هێرش کەریم کرێکاری پاکەرەوەیە، ماوەی 71 ڕۆژە موچەی وەرنەگرتووە لەو کۆمپانیایی کاری بۆ دەکات. ئەم پیاوە خاوەنی خێزانێکی 6 کەسیە و هەموو بژێوی ژیانی لەسەر ئەو 300,000ەیە کە مانگانە وەری دەگرێت. 71 ڕۆژە معاشمان وەرنەگردێ، ئێمە لە ماڵە 6 سەرخێزانین. ئەرەوەڵا من بژێوی ژیانم هە لەسەر ئەم 300,000. ئەرەوەڵا ئەی من ناچارم چی بکەم کاکە، مەجبورم بیکەم چی بکەم، بڕۆم ماڵ دامنیشم چی بکەم، هیچ ئیشێکم نییە. کۆمپانیای پاکەرەوەی سەگرمە بەپێی گرێبەستەکەی لەگەڵ وەزارەتی شارەوانی ماوەی 3 ساڵ ئەرکی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی 14 شارەوانی و مەرزی پەرێزخان لە ئەستۆ دەگرێت. ماوەی 3 مانگە نووسراوی تایبەت بە ڕەزامەندی خەرجکردنی پاڵپشتی دارایی ئەو کۆمپانیایە کۆتایی هاتووە کە گرێبەستی کارکردنەکەی تا مانگی ئایاری ساڵی 2021. گرێبەستەکەمان لە 1/5/2018 دەست پێ کردو تاوەکو 1/5/2021 بەردەوامە گرێبەستەکەمان. پێشەوەی گرێبەستەکەمان کۆتایی پێبێتە مویلی وەزارەتی دارایی بۆ وەزارەتی شارەوانی کۆتایی پێهاتووە لە 16. ئێمە لە مانگی یەکەوە تاوەکو ئێستاکە هیچ پێشنێکمان لە حکوومەتی هەرێم وەرنەگرتووە لە گەنجینەی گەرمیان. بۆیە ئەمەشە تاوەکو ئێستا وای کردووە کرێکارەکان بێموچە بمێنەوە. لەسەر ڕای ئەوە ئێمە خۆمان وەکو کۆمپانیا توانیمانە مانگێک چەمانێک موچەی کرێکارەکان دابین بکەین، بەڵام کێشەکە لەوە گەورەترە. وای کردووە کرێکارەکان مەترسی وەستان هەبێ لە کارکردن بەبووی موچەکانیان. ئیداری گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی گەرمیان لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدان، بەڵام ڕۆتیناتی وەزارەتەکان هێشتا کێشەکەی وەک خۆی هێشتووەتەوە. ئێمە لە 2019 لە ڕێگەی نووسراوێکە داوامان لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار کردووە بۆ درێژکردنەوەی تەممیلی کۆمپانیاکە. دو ئەوان لە 21/2020 نووسراویان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران، بۆ ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران، و ئەنجومەنی وەزیران بە نووسراوێک ئاراستەی وەزارەتی دارایی ئابووری کردووە. هەتاوەکو ئێستا کە قسەی تیاکەین نووسراوی ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی دارایی ئابووریە بەڕێوەبەرایەتی گشتی ژمێرکاری تا ئەم دەقە هیچ شتێک نەکراوە. لە سنووری دارایی گەرمیان ڕۆژانە نزیکەی 500 تەن خۆڵ و خاشاک لەلایەن کۆمپانیای سەرگرمەوە هەڵدەگیرێتەوە. 1000 پاکەرە و شۆفێری ئەو کۆمپانیایە ماوەی 71 ڕۆژە موچیان وەرنەگرتووە، بۆیە هەڕەشەی دەست هەڵگرتن و مانگرتن دەکەن لە ئیشەکەیاندا. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.